بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم داوای هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان و کورسیەکانی پەرلەمانی کوردستان دەکرێت بە تایبەتی کورسیەکانی کۆتا کە 11 کورسی بۆ مەسیحیەکان و تورکمان و ئەرمەن دیاری کردووە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانش لە لیستی مەسیحیەکان ئاماژە بەوە دەکات پێویستە سیستەمی کۆتا وەکو خۆی جێبەجێ بکرێت و کەمەنەتەوەیەکان خۆیان کاندیدی خۆیان دیاری بکەن نەک حیزبێکی دیاریکرا و دەسوەردەدا ئەو سیستەمە و ڕێگانەدات کەمەنەتەوەیەکان خۆیان نوێنەری فعلی خۆیان دیاری بکەن. یاسای هەڵبژاردن بێتە هەموارکردن بە شێوەیەکێ یعنی خەلکێ کۆتا یعنی ئەو ممثلی خۆ هەڵبژێرن بۆ پەرلەمانی کوردستانی تا ئێستا ئێمە ینی زۆر معاناتمان هەیە زۆرینە لە هەرێمی کوردستان یان ئەو ئەحزابن مەزن ئەو کوتلێت مەزن دەستی خۆکەنە لە کۆتا ئەوان دامی خەڵکێک بکەن یان هەندە مڕەشحین بکەن کاندید بکەن دەینە بۆ پەرلەمان بەڵام نە بدەنگی خەڵکی کۆتا. چالاکوانێکی کۆمەڵی مەدەنیش کە ڕێکخراوەکەی ماوەیەک دەبێت سەرقاڵی هەموارکردنەوەی یاسای کەمەنەتەوەیەکانە لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئامادە بکرێت بۆ پەرلەمانی کوردستان دەڵێت کەمەنەتەوەیەکانی دیکە جگە لە مەسیحیەکان و تورکمان و ئەرمەنیەکان داوای کورسی دەکەن لە پەرلەمانی کوردستان لەوانە کاکەیەکان و سەردەشتی و ئێزیدیەکان و جوو سائیبە و مەندایەکانیش بە مافی خۆیان دەزانن کورسیان لە پەرلەمانی کوردستان هەبێت بەڵام دوور لە دەستێوەردانی حزبی. ئەگەر ئەو یاسای هەڵبژاردنی پەرلەمان و کورسیەکان هەموار کرایەوە بۆی هەرکەسە و ئەوەی کە دەڵێن شێوازێک بدۆزینەوە عەدالەتی زۆرتری تێدا بێ بۆ نوێنەرایەتی پێکهاتەکان دەبێت لە هەمان کاتدا دیسان ڕەچاوی ئەوەش بکەین کە بەلای کەم یەزیدیەکان چەند کورسیەکیان هەبێت لە پەرلەمانی کوردستان کاکەیەکان هەیان بێ زەردەشتیەکان هەیان بێ جووەکان هەیان بێ ئەوانەی با بڵێن سابیعەکان هەیان بێ کۆمەڵک دینی جیاواز لێرە دەژین هەیان بێ بۆیە ئێمە ئەوە دەبەستینەوە ئەگەر هەر تعدیلێک لە یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان و شێوازی کورسیەکان کرا بەشێکی لەو تعدیلاتانە ئەوەیە کە داوا لە پەرلەمانی کوردستان دەکەین. ئەگەرچی حکوومەتی هەرێم ماوەی 3 مانگی دیاری کردووە بۆ ئەوەی لەو ماوەیەدا ئامادەکاری تاوا بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێم بکرێت بەڵام تا ئێستا هیچ ئامادەکاریەک نەکراوە لەوانە هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکان و کورسیەکانی پەرلەمانی کوردستان و پاکردنەوەی تۆماری دەنگدەران. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.